لە شاری ئەولێر بە سەرپەرشتێکێتی تۆپی کوردستان و بە ئامانگیەکێتی تۆپی پێی ئاسیا کۆتایی هات بە خولێکی زاخاوتنی نێودەوڵەتی بۆ ناوژوانانی فۆتساڵی کوردستان دوایەوەی خولەکە 3 ڕۆژ بەردەوامیە بوو. بە شێوەی تیۆری و کردداری وانەبێژی ئاسیایی حسێن خەلایلا وانەکانی وتەوە و 23 ناوبژوان بەشداریان تێدا کردبوو. دوای وردەکاری و گۆڕانکاریەکانی ناوبژوانانی فۆتساڵ لە خولەکە خراڕوو. لە کۆتایەکەشدا لە مەراسیمێکدا بامەدەبوونی سەرۆکیەکێتی تۆپی کوردستان سەفین کانەبی و تەبێژیەکێتیەکە و سەرۆکی لیژنەی فۆتساڵ بڕوانامەی بەشداری خولەکە بەسەر ناوبژوانەکاندا بەشکرا. بۆ حەکەمەکانمان ناوبژوانەکە هاوی کە هاتووە محازرەکەم حازری ئاسیویە حسێن خەلایلەیە حازری فیفاشە بەڕاستی زۆر سوودم وەرگرتووە خۆ وەکو ناوبژوانی نێودەوڵەتی خۆم زۆر سوودم لێ وەرگردووە دڵنیام ناوبژوانەکان ستودیان لێ وەرگردووە بەڕاستی 3 ڕۆژ بوو خولەکە بەیانی و ئێوارەکەی بانیان پراکتیک و ئێوارانش توێری بوو کابراڵێ سەرەتا دەستخۆشی لە یەکێتی تۆپی کوردستانەکەم بۆکردنەوەی ئەم جۆرە خولانە بەهێنانی محازرێکی ئاسیوی بۆ بەهێزکردنی تواناکردنی ناوبژوانەکان بۆی بتوانین لە خولەکانی کوردستان بە باشترین شێوە بەڕێوە بەرین.